لەباریان پرسەوە مەبەستمە کە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز عادل مەلا ساڵح بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان لە هەولێرەوە لەگەڵ مەکاک عادل زۆر بەخێر بێ بە کوردستان 24. ئێوە ئەگەر گوێت لە دەنگی منە ئێوە پێشتر ئاگاداری ئەم کێشەیە بۆ ئاگادار بوون کە ئەو زەویانە فرۆشراون؟ بەڵێ گوێتان لە دەنگمە؟ بەڵێ گوێمان لێتە. بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان، درود بۆ ڕۆحی پاکی شەهیدان، سڵاو لە خانەوادە هەمیشە سەربەرزەکانی شەهیدان و زیندانیانی سیاسی و بەرکەوتوانی چەکی کیمیاوی و تاقانەکانی جینۆساید لە هەرێمی کوردستان. سوپاس بۆ بەدەوڵەتچوونی ئێوەی بەڕێزیش و کەناڵەکەتان و خەمخۆریتان بۆ ئەم پرسە گرنگە. لە ڕاستیە وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانەکو لایەنی فەرمی و لایەنی حکومی و تاکەلایەن لە هەرێمی کوردستان بۆ بەدواداچوون بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریە جیاجیاکان بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی و بەرکەوتوانی چەکی کیمیاوی و تاقانەکانی جینۆساید و قوربانیانی جینۆساید بەگشتی لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان یان ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا لە کابینەکانی ڕابردوو نووسراوی فەرمیمان کردووە، داوامان کردووە کە ئەو 50 دووەمە تەخسیص بکرێ بۆ بەرژەوەندی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان. ئەو کات جەنابی وەزیر نووسراوی کردووە بۆ لایەنە پەیوەندیدارەکان و لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگای کەرکووک. ئەو کاتە پارێزگاری کەرکووک لە کورد بوو، ئەویش بە پێی توانای یاسایی خۆی لایەنە پەیوەندیدارەکانی ئاگادار کردەوە نووسراوی بۆ کردن و دوجار خۆشبەختانە توانرا موافقی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان زۆرینەی لایەنە پەیوەندیدارەکان وەربگرێ بە ئامانجیەوەی کە ئەو شوێنە ئەو پارچە زەوی 1/7 میم 50 تا بکرێ بە پرۆژەیەکی سەکەنی بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان لە سنووری پارێزگای کەرکووک. بەڵام بەداخەوە ئەو بارودۆخەی کە بارودۆخە ناهەموارە سەپێنراوی کە بەسەر کەرکووکە هات لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئێمە نەماتوانین بگەینەوە ئەو ئەنجام و ئامانجەی کە هەمان بوو. یعنی فرۆشتنی زەویەکان پەیوەندی بە 16 ئۆکتۆبەرەوە هەیە کاک عادل؟ لە ڕاستیە ئەو 16 ئۆکتۆبەر ئەو بارودۆخانەی کە هاتە ئاراوە ئەو پارێزگارە سەپێنراوەی کەوا لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە سەپێنرا بەسەر پارێزگای کەرکووکدا هەموو ئەو بارودۆخانەی کە بەسەر کەرکووکدا هات کاریگەری نێگەتیڤانە و لێکەوتەی ئێوە ئاگادار بوون کە ئەم زەویانە هەبوو بەسەر بارودۆخەکەوە؟ ئاگادار بوون لە فرۆشتنی زەویەکان؟ ئێمە ئاگاداری فرۆشتن نین، بەڵام ئاگاداری پلانە شۆڤێنیەکانی پارێزگاری سەپێنراوی کەرکووک هەبووین کە هەر ڕاستەوخۆ دوای دەست بەکاربوونی لە ساڵی 2018 ڕاستەخۆ نووسراوی کردووە بۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی فیدراڵ کە داوای کردووە کە ئەو تەخسیسە یان ئەو فەرمانی کە پێشتر کرابوو بۆ تەخسیسکردن و دابینکردن و تەرخانکردنی ئەو پارچە زەویە بۆ مجەمەعی سەکەنی بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بە تایبەتیش کەرکووک داوای کردبوو کە لەبەر ئەوەی لە ماوەکانی ڕابردووە وەزارەت نەیتوانیوە بەکاری بێنێ ئەوەی کردبوو بە بیان و بۆ ئەوەی کە ئەو موافقەیە لەلایەن حکوومەتی عێراقەوە هەڵبۆشێنەوێتەوە و پێشنیاری کردبوو ڕاستەوخۆ لەگەڵ ئەو داوایەشە پێشنیاری کردبوو کە بدرێ بە کۆمپانیایەکی تر بە ئامانجی ئەوەی کە بیکەن بە پرۆژەی نیشتەجێبوون بۆ ئامانجێکی تر یا بۆ فیئەیەکی تر کە دوجار لە ناو کتابەکەشی ئاماژەی بەوە کردووە کە لە سەتادەی ئەو پرۆژەیە ئەوەی کە ظاهری بێ لە سەتادا ئاماژە بەوە دەکات کە دەگەڕێتەوە بۆ پارێزگایان لەبەرەوەی لە یاسای ژمارە 13 ساڵی 2006 یاسای استثماری حکوومەتی عێراقی ڕێگەی بەوە داوە کە لە سەتادەی پرۆژە بۆ لایەنی خاوەن زەوی بێ. زۆر باشە. ژمارەیان چەند بوو کە سوکاری ئەو شەهیدانی کە سوودمەند دەبوون لەم زەویانە و ئێستا ئێوە دەتوانن وەکو وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان چیان بۆ بکەن؟ ئایا قەرەبوویان دەکەنەوە یا دەتوانن ئەو زەویانیان بۆ بگەڕێنەوە؟ لە ڕاستیە ئێستا بارودۆخی کەرکووک لە بارودۆخەکانی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بتوانێت لەوێ ئەو فەرمانی خۆی جێبەجێ بکات و ئێستا تەنها ڕێگایەک یان تەنها ئومێدێک کەما بێ ئەویش ئەوەیە کە لە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و بەدەستهێنانی ژمارەیە کورسی لایەنە کوردیەکانەوە لەو پارێزگایە تەنها ئومێدێک ئەوەیە کە ئەم لایەنە کوردیانی کەواتوانیوانە کورسی پارێزگای کەرکووک و دەنگی زۆرینەی پارێزگای کەرکووک بەدەستپێنن بتوانن جارێکی تر بە یەکگرتووی نێوان خۆیان بە پاراستنی تەبایی و وەلانانی بیانوەکان و ناکۆکیە سیاسەکانی نێوانیان بتوانن یەکگرتوو بن بۆ ئەوەی کە جارێکی تر کورسی پارێزگاری کەرکووک وەربگرنەوە لەوێەوە ئێمە دەتوانین جارێکی تر ئومێد بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و سیاسی و بەرکەوتوانی چەکی کیمیاوی و تاقانەکانی جینۆساید وەربگێڕینەوە. ئێمە ناتوانین جارێ هیچ پێشبینیەک بۆ پارچە زەویانە بکەین، بەڵام ئەوەی کە ئێستا لەسەر وەرەق دەیخوێنینەوە ئەوەی کە ئێستا ئەو ڕووداوانەی کە ئێستا ئەو پێشهاتانێک کە ئێستا دەیبینین و دێنە پێش ئەوەیە کە
پارێزگاری سەپێنراوی کەرکووک توانیوێتی ڕەزامەندی لایەنە پەیوەندیدارەکان وەربگرێت و لە ڕێگەی پارێزگاوە لە ڕێگەی هەیئەی ئیسیسماری پارێزگای کەرکووکەوە توانیوێتی بیدا بە لایەنێکی تر و بەرهێنێکی تر بە ئامانجێەوەی کە بکرێ بە پرۆژە هەر بە هەمان شێوە بە پرۆژەی سەکەنی لەبەرەوەی ئێمە لە کاتی خۆیدا بە هەماهەنگی لەگەڵ پارێزگای کەرکووک کاتی خۆی موافقەمان وەرگرتووە بۆی بکرێ بە پرۆژەی نیشتەجێبوون بۆیە هەر لەسەر هەمان نەمەط لەسەر هەمان ڕێڕە و ڕێباز ئەو توانیوێتی کار بکات و ئێستا ئەو ئامانجەی کە ئێمە هەمانە دوور کەوتووەتەوە چونکە بەڕاستی پارێزگاری کەرکووک هەموو دەسەڵاتەکانی خۆی بەکارهێناوە لەبەر ئەوەی کە لەگەڵەوە بەرهێنێکی تر ڕێککەوتووە و بە پێی یاسای ژمارە 13 ساڵی 2006 یاسای بەرهێنانی حکوومەتی عێراق فیدراڵدایەتی بەلایەنێکی تر دەتوانن لە شوێنی دیکە قەرەبوویان بکەنەوە. ئێمە وەک وەزارەتی کاروباری شەیدان و فاکراوان شەیدەکانی کەرکووک بە شەیدی کوردستان دەزانین و کەرکووک شارێکی دێرینی کوردانە و ئێمەش لێرەوە دیسانەوە دووپاتی دەکەینەوە سەرجەم پشتیوانیەکانی وەزارەت بۆ کەس و کاری سەربەرزی شەیدان دووپاتەکەینەوە هاوڕایانین پشتیوانیانین هەتا ئەو شوێنەی کە دەسەڵات هەبێ لایەنی حکوومەتی عێراقی تەنانەت وەزیری کاروباری شەیدان و فاکراوان لە کابینەوە بەڕێز عەبدوڵڵا حاجی مەحموود لەگەڵ وەزیری شارەوانی حکوومەتی عێراقی فیدراڵ قسەی کردو بۆم پرسە لەسەر خەتین لەگەڵ کەس و کاری شەهیدان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە ئامانجەوەی کە بتوانین بگەینە نەتیجەیەکیوە کە دوجار جێگەی ڕەزامەندی کەس و کاری سەربەرزی شەیدانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان بێ بە تایبەتی پارێزگای کەرکووک. باشە کاک عادل یانی ئەمانە شەهیدی شەڕی داعش بوون شەڕی دژ بە داعش بوون یعنی ناکرێت لەلایەن عێراقەوە وەکو هەمان شەهیدی ناوچەکانی دیکەی عێراق مامەڵەیان لەگەڵ بکرێت بۆچی کارێکیاوە بەرامبەر بە شەهیدانی کەرکووک دەکرێت؟ لە ڕاستیان پرسیارە هی وەزارەتی کاروباری شەیدان و فاکراوان و تاوای خەڵکی کوردستانیشە لە پارێزگای سەپێنراوی کەرکووک چونکە بەڕاستی کوردستانیان پێشمەرگەکانی کوردستان بوون کە هەم کەرکووک و هەم ناوچەکانی تریان لە دەستی تیرۆریستانی داعش پاراست و بەداخەوە پارێزگاری کەرکووک نەیتوانی بچووکترین وەڵام و وەفای هەبێ بە بەرامبەر بە قوربانیدانی خەڵکی کەرکووک و بە تایبەتی نەتەوەی کورد و شەهیدەکان و با بڵێن خانەوادەی سەربەرزی شەهیدانی کەرکووک و کوردستانیانی دانیشتووی ناوچەی کەرکووک. باشە کاک عادل پرسیارێکی دیکە جیاواز لەم بابەتە ئەویش ئەو قوتابی و خوێندکارانەی کە کەسوکاری شەهیدانن لەلایەن وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانەوە خەرجی خوێندنی زانکۆیان بۆ دابین دەکرا هەندێکیان کێشیان هەیە لە پێدانی خەرجیەکە چۆن ئەو کێشیان بۆ چارەسەر دەکەن؟ لە ڕاستیە تا ساڵی 2020 وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان بە پێی یاسا ڕێنماییەکان سەرجەم خەرجی تێچووی کرێی خوێندنی کەسوکاری سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی لە ئەستۆ گرتە بوو ساڵانە لە زانکۆ حکومی و زانکۆ ئەهلیەکانی سنووری کوردستان و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم سەرف دەکرا بەڵام لە دوای 2020 لە دوای دەرچوون یاسای چاکسازی لە موچە دەرماڵە بەخشین و امتیازاتەکان و خانانشینی لە هەرێمی کوردستان ژمارە 2 ساڵی 2020 ئیدی لە دوای ڕێنمایی دارایی کە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتمان وەزارەتی کاروباری شەیدان و فاکراوان و وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی تەندروستی وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدارەکان ئەو ڕێنماییە دەرچوو لە دوای ئەو ڕێنماییەوە ئێستا پارە نادرێت لە بری خوێندن بەڵکو کورسی بێ بەرامبەر بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان دابین دەکرێتواتە ئەوەی لە ساڵی تا 2020 ئێمە دەچینە ژێر تێچووی خوێندنی ئەو خوێندکارانە بەڵام لە دوای 2020ەوە کورسی خوێندنیان بێ بەرامبەر بۆ دابین دەکەین لە زانکۆکانی کوردستان ئەڵبەتە لێرەشەوە جێگەی خۆیەتی دەستخۆشی لە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی دارایی و وەزارەتی پەروەردە و لایەنە پەیوەندیدارەکانی تر بکەین کە وەزارەتی تەندروستی کە هەماهەنگ بوون لەم پرسیارە. زۆر سپاس بەڕێز عادل مەلا ساڵح بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان.